نستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولاً بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، هۆکارەکانی ساردبوونەوە لە دینداریدا، ساردبوونەوە لە کاروباری دینداریدا یەکێکە لە نەخۆشیە خەتەرناکەکان کە تووشی هەندێک لە موسڵمانان دەبێت لە دوای ئەوەی کە ئینسان چالاکە لە کاروباری دینداریدا بەهۆی هەندێک هۆکارەوە ساردبوونەوە و سستی و تەمبەڵی بەسەردێت. خی پەروەردگار لە وەصفی فریشتەکاندا دەفەرمێت: یوسەبیحون اللەیل والنەهار لا یفتوڕون. بە شەو و ڕۆژ پەروەردگاری خۆیان بە پاک دەگرن و ستایشی دەکەن، هەرگیز تووشی ماندووبوون و ساردبوونەوە نابن. و هەروەها خی پەروەردگار دەربارەی موسا و هاڕون سەلات و سەلامی خی پەروەردگاریان لێبێ کاتێک کە دەیان نێرێت بۆ لای فیرعەون، پێیان دەفەرمێت: وەلا تەنیا فی ذیکری. دەربارەی یاد و زیکری من تەمبەڵی و سستی نەکەن، تووشی سستی و ساردبوونەوە نەبن، یاخود دەربارەی ڕاگەیاندنی دینی من و بانگەواز تووشی سستی نەبن و هەروەها تەمبەڵی نەکەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەکێک لە دوعاکانیدا دەفەرمێت: اللهم إني أعوذ بك من الهم والحزن. لە دوای ئەوەی کە پەنا بەخوای پەروەردگار دەگرێت لە خەم و خەفەت و ناڕەحەتی، ئەنجا دەفەرمێ: والعجز والكسل. و هەروەها پەنات پێدەگرم لە دەستەوستانی و هەروەها لە تەمبەڵی لە کاروباری دینداریمدا و لە ڕایکردنی کاروباری دینەکەمدا. ئیبن بەتاڵ دەفەرمێ: بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم پەنای گرتووە لە تەمبەڵی و هەروەها لە سست بوون، چونکە ئەو نەخۆشیە کە تووشی ئینسان بۆ ڕێگری لە ئینسان دەکات لە ئەداکردنی مافەکانی خودای پەروەردگار و لە مافەکانی خۆت و ماڵ و منداڵت، و هەروەها لە بەرژەوەندی دنیا و قیامەتی ئینسان. ئیبن تەیمیە دەفەرمێ هەندێک کەس لە دوای ئەوەی کە چالاکن لە دینداریدا، لە دوای ئەوەی کە حەماسەتێکیان هەیە، بەڵام دەبینین بە هەندێک هۆکار پاشی فترەیەک ماوەیەک سستبوون و ساردبوونەوەیان بەسەردادەی خواپەناماندات. بۆچی؟ چونکە ئەوانە وەکو پێویست خوای پەروەردگار ناناسن. زانایانی سەلەف دەفەرمون: من عرف الله استراحە. هەر کەسێک خوای پەروەردگاری وەکو خۆی ناسی لە ژیانیدا ئیسراحەت دەکات و دەحەسێتەوە، چونکە ئینسانێک پەروەردگاری بەو گەورەی و دەسەڵاتە بناسێت، ئەو ناز و نیعمەتانە بزانێت کە خوای گەورە بۆی ئامادە کردووە، چۆن لە کاروباری دینداریدا لاواز دەبێ و هەروەها تووشی ساردبوونەوە و سستی دەبێت. ئەوانە کەسانێکن کە سارد دەبنەوە سزاکانی خوای پەروەردگار بە دوور دەگرن و هەروەها حیسابی بۆ ناکەن، تووشی خۆزگە و ئاوات دەبن. لەیسە بئەمانییکم وەلا ئەمانیی ئەهلی الکیتاب. خوای پەروەردگار دەفەرمێت: ئەی موسڵمانان، بە خۆزگە خواستن و هیوایەتی ئێوە نییە و بە خۆزگە خواستن و خەیاڵ پڵاوەکانی ئەهلی کتابی پێش ئێوەش نییە. ئەدی چۆنە من یعمل سوءا یجز به،
دڵنیابن هەر کەسێک خراپە بکە ئەگەر تەوبە نەکات یاسای خوای پەروەردگار وایە خوای پەروەردگار سزای دەدات ئەگەر لێی خۆش نەبێت ئەو کەسە. ئەو کەسانە کەسانێکن کە بە حەز و میزاجی خۆیان دینداری دەکەن نەک بە پێی شەریعەتی خوای پەروەردگار. خوای پەروەردگار موسڵمانێکی دەوێت کە ئینسانێکی دیندارێکی شەرعی بێت نەک موسڵمانێکی میزاجی بێت بە پێی هەوا و هەوەسی خۆی دینداری بکە ئەوەی کە پێی چاکە تەستیقی بکە و بەڕاستی بزانێ ئەوەی کە لەگەڵ هەوا و ئارەزوو بەرژۆندیشینێتەوە بەلاوی بنێت. جاجاری وا هەیە چەندین ئاەتی بۆ دەخوێنیەوە فەرمایشتی پێغەمبەری بۆ دەخوێنیەوە صلی الله عليه وسلم چونکە دەگەڵ حەز و ئارەزوەکانی یەک ناگرێتەوە هەمووی ڕەفز دەکات و دانی پێدانانێت کە ئەوە یەکێکە لە نەخۆشیەکان خوا پەناماندا یەکێکە لە سیفەتی جوولەکە. خوای پەروەردگار دەربارەی جوولەکەکان دەفەرمێت ئەفەتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض ئایا بڕواتان بە هەندێک لەو کتابە هەیە کە بۆمان ناردوون بەڵام بە هەندێکیشی پێ باوەڕن هەندێکی بەڕاست دەزانن بڕواشتان بە هەندێکی نییە هەندێکی جێبەجێ دەکەن هەندێکیشی وەرناگرن و جێبەجێ ناکەن. خوای گەورە دەفەرمێ فما جزاء من يفعل ذلك منكم إلا خزي في الحياة الدنيا سزای ئەو کەسانە ئەوەیە کە لە دنیادا سەرشۆڕ و تووشی سەرشۆڕی و چاوشۆڕی دەبن ويوم القيامة يردون إلى أشد العذاب خوا پەناماندا لە ڕۆژی دواییشدا خوای پەروەردگار تونترین سزا و هەروەها بەئێشترین سزای ئەو کەسانە دەدات. هۆکارەکانی ساردبوونەوە لە دینداریدا یەکەم بریتیە لە نەبوونی پشکنینی ئیمان و هەروەها تەزکیەی نەفس بریتیە لە گوێنەدان بەلایەنی ئیمانی بەهێزی و لاوازی ئیمانی. ئەبوو دەردا دەفەرمێت لە تێگەیشتنی ئینسان ئەوەیە کە حیساب بۆ ئیمانی خۆی بکە ئایا ئیمانەکەی لە زیادبووندایە یان لە کەمبووندایە ئایا ئیمانی زیاد دەکات یاخود کەم دەکات. هەروەکو چۆن ئینسان تەماشای باڵانسی مۆبایلەکەی دەکات دەبێ هەفتانە و ڕۆژانە و مانگانە و ساڵانەش تەماشای باڵانسی ئیمانی خۆتکەی ئەو ساڵ چۆن بووی و پار چۆن بووی ئەو هەفتەیە لەگەڵ هەفتەی ڕابردوودا چۆن بووی وەکو چۆن تەماشای ماڵ و سامان و پارەکەت دەکەی دەبێ بەو شێوازەش ئینسان تەماشای ئیمانی خۆی بکات. بۆچی چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن الإيمان لا يخلق في جوف أحدكم كما يخلق الثوب ئیمان لە دڵ و دەرونی هەر یەکێکتاندا کۆن دەبێت وەکو چۆن پۆشاکی بەرتان کۆن دەبێت. جا پێغەمبەر دەفەرمێت فاسألوا الله تعالى أن يجدد الإيمان في قلوبكم دەیکەواتە داوا بکەن خوای پەروەردگار ئیمان لە دڵتاندا نوێ کاتەوە ئەو کارانە بکەن دەست بەو شتانەوە بگرن کە ئیمانەکەتان نوێ دەکاتەوە. ئینسانی وا هەیە تەنانەت دوعایەکەش ناکات تەماشای ئیمانی خۆی ناکە ئایا ئیمانی لە زیادبووندایە یاخود لە کەمبووندایە. با بزانین پیاوچاکانی پێش ئێمە و زانایان چۆن بوون سەبارەت بە تەزکیەی نەفس و تەماشاکردنی ئیمانی خۆیان. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت دەفەرمێت وەرن بە ئیمانمان زیاد بکەین بەوەی کە زیکر و یادی خوای پەروەردگار بکەین بۆی ئیمانمان زیاد بێت. ابن مسعود دەفەرمێت اللهم زدنا إيمانا ويقينا وفقها ئەی خوای پەروەردگار داوات لێ دەکەم کە ئیمانمان زیاد کەی زانست و زانیاری و تێگەیشتنمان لە دیندا زیاد کەی و هەروەها یەقینمان زیاد کەی. معاذی کوڕی جەبەل دەفەرمێت ئیجلیس بینا نؤمن ساعە بە هاوڵانی دەفەرموو وەرن با ئیمان بێنین با ئیمان نوێکەینەوە با کۆڕ و مەجلیسی زیکر ببەستین بۆ ئەوەی کە ئیمان لە دڵ و دەروونماندا نوێ بێتەوە. عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت جوانی فەرمووە کە دەفەرمێت تەماشای دڵی خۆت کە لە سێ شوێندا داوای دڵت کە بزانە دڵت لەو سێ شوێنە ئامادەیە یاخود نا. یەکەمیان کاتێک کە گوێبیستی قورئان دەبی بزانە دڵت لەوەیە یاخود نا بزانە دڵت پێی خۆش دەبێت ئیمانت دەجوڵێت یاخود نا. دووەمیان کاتێک لە کۆڕ و مەجلیسێکی زیکر دانیشتووی لە کۆڕ و مەجلیسی علم و زانستی شەرعی دانیشتووی بزانە دڵت ئامادەیە یاخود نا. سێیەمیان لە کاتێکدا کە لە تەنیاییدای لە ماڵەوە لە شوێنێک دانیشتووی بزانە دڵت لە لای خوای پەروەردگارە یاخود خوا پەناماندا دڵت لە شوێنێکی خراپ و بیر لە شوێنێکی خراپ دەکەیەوە. ئەنجا دەفەرمێ تەماشای دڵی خۆت کە ئەگەر لەو سێ شوێنە دیتەوە دەستت کەوت ئامادە بوو
مەفهومەکەی وایە کە دڵێکی زیندوو دڵێکی باشت هەیە، بەڵام ئەگەر لەو سێ شوێنانە ئامادە نەبوو، ئەگەر دڵت بەو سێ شوێنە خۆش نەبوو، ئەگەر لەو سێ شوێنە دڵت ئامادە نەبوو، دەفەرمێ ئەوە داوای دڵێکی دیکە بکە لە خوای پەروەردگار، چونکە ئەتۆ خاوەنی دڵ نیت، واتە خاوەنی دڵێکی زیندوو نی، ئیمانەکەت زیندووکەوە بۆ ئەوەی کە دڵ و دەروونت زیندوو بێتەوە. ئیمامی عومەر دەفەرمێت حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا، محاسبەی نەفسی خۆتان کەن و لە خۆتان بپرسنەوە، تەزکیەی نەفسی خۆتان کەن، کردەوەکانی خۆتان بکێشن بەر لەوەی کە بگەنە قیامەت، بەر لەوەی کە محاسبەتان کەن لە قیامەت، چونکە لە دنیادا کارکردنە، لە قیامەتیشدا پاداشت وەرگرتنە. لە قیامەت کە محاسبەت کرا ناتوانی کاری زیاتر بکەی، بەڵام ئەگەر لە دنیادا محاسبەی خۆت کەی، دەتوانی ئەگەر کەم و کوڕیەکت هەبوو کەم و کوڕیەکەت چارەسەر بکەی. حەسەنی بەسریش جوانی فەرمووە، دەفەرمێت ئینسان بەردەوام لە خەیر و چاکەدایە مادام ئامۆژگاری نەفسی خۆی کات و لە خۆی بپرسێتەوە حیساب بۆ ئیمانەکەی خۆی کا و تەماشای ئیمانەکەی خۆی کات، ئایا ئیمانەکەی کەمی کردووە یاخود زیاد. کەواتە یەکێک لە هۆکارەکانی سارد بوونەوە لە دینداریدا بریتیە لە ئیهمالکردنی لایەنی تەزکیەی نەفس، لە خۆ نەپرسینەوە، نەپشکنینی ئیمان، حیساب نەکردن بۆ لایەنی دینداری ئیمانت، ئیمانەکەت لە چه ئاستێکدایە. دووهەم لە هۆکارەکانی سارد بوونەوە لە دینداریدا بریتیە لە نەزانین بەرامبەر بەو ناز و نیعمەتەی کە خوای پەروەردگار بۆ ئینسانی ئامادە کردووە. زانایان جوانیان فەرمووە کە دەفەرمون الناس نیام فإذا ماتوا انتبهوا، ئینسان خەوتووە لە خەوی غەفڵەت و بێ ئاگاییدایە، کاتێک کە مرد ئەنجا بە خەبەر دێت چ باسە. ئەگەر ئینسان بزانێت کە خوای گەورە لە فەرمایشتی قودسیدا دەفەرمێت أعددت لعبادي الصالحين ما لا عين رأت، خوای گەورە دەفەرمێ بۆ بەندە چاکەکانم ئامادەم کردووە لەو بەهەشتە و لەو ناز و نیعمەتی بەهەشت کە هیچ چاوێک نەیبینیوە، ولا أذن سمعت، هیچ گوێچکەیەکیش ئەو ناز و نیعمەت و خۆشیەی نەبیستووە، ولا خطر على قلب بشر، بەسەر دڵی هیچ کەسێکیشدا نەهاتووە ئەو ناز و نیعمەتەی کە خوای گەورە بۆ ئینسانی ئامادە کردووە. ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێت ئەو خۆشی و ناز و نیعمەتەی کە خوای گەورە لە بەهەشتێدا بۆ ئینسانی ئیمانداری ئامادە کردووە، تەنها ناوەکەی وەکوهی دنیا وایە، هەموو شتێکی بەهەشت ناوەڕۆکەکەی جیاوازە لە ئەو پەڕی چاکی و بەرزی و ڕێک و پێکی و جوانیدایە، تەنها ناوەکەی وەکوهی دنیایە. بگرە چەندین شتیش کە ئینسان لە دنیادا نەیبینیوە نەیبیستووە، خوای گەورە لەو بەهەشتێدا بۆ ئینسانی ئیمانداری ئامادە کردووە. ئەگەر ئینسان نەخۆشی و داوی نەزانین تووشی بوو، نەزانێ خوای گەورە چ ناز و نیعمەتێکی بۆ ئینسان ئامادە کردووە، لە ئەنجامدا لە کاروباری دینداریدا سارد دەبێتەوە. سێهەم لە هۆکارەکانی سارد بوونەوە لە کاروباری دینداریدا بریتیە لە فری و خواردن بە جوانی دنیا و لە خۆبایی بوون بەهۆی دنیاوە. مەبەست ئەوە نییە کە ئینسان واز لە دنیا بێنێت، مەبەست ئەوەیە کە ئینسان بەهۆی دنیاوە لە کاروباری دینداری بێ ئاگانە بێت، مەبەست لەوەیە کە ئینسان بەهۆی دنیاوە لە قیامەتی بێ ئاگانە بێت، بەهۆی دنیاوە قیامەتە دوێران نەکەی. واز لە دنیا مێنە، بەشی خۆت لە دنیادا بەدەست بێنە، بەڵام زیاد لە پێویست گرنگی پێ بدەی، ئەو کاتەی لە دینداریدا سار دەبیەوە خواپەناماندات. خوای گەورە دەفەرمێت فلا تغرنكم الحياة الدنيا، بزانە ئەی ئینسان با جوانی و ڕازاوەیی دنیا فریود نەدات، لە قیامەت بێ ئاگاد نەکات. شاعیری جوانی فەرمووە کە دەفەرمێت إنما الدنيا فناء ليس للدنيا ثبوت، ئەو دنیاە لە ناو دەچێت و نامێنێت، چونکە دنیا عادەتی وایە دێ و دەڕوات، وەکو وەرزێکی ساڵ وایە و نامێنێت و هەروەها دەڕوات. إنما الدنيا كبيت نسجته العنكبوت، دەفەرمێ دنیا وەکو تەونێکی جاڵجاڵۆکە وایە کە ماڵێکی دروست کردووە چەندە بە ئاسانی لە ناو دەچێت، دنیاش بەو شێوازەیە و بەو ئەندازەیە لە ناو دەچێت و هەروەها نامێنێت. کاکە گوتراوە دنیا وەکو ئاوی سوێر وایە، هەرچەندە دەیخۆیەوە تەسەلات نایە، هەرچەندە ئاوی سوێر بیخۆیەوە تینوایەتیت زیاد دەکات لە زیاتی ئەوەی کە تینوایەتیت بشکێت و تێر ئاو ببێ، دنیاش بە هەمان شێوازە.
فوضەیلی کوڕی عیاز ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت زۆر جوانی فەرمووە کە دەفەرمێت جوعیل الشەڕ كله في بيت واحد هەرچی شەڕ و خراپە هەیە خوا پەنامەندا هەمووی لە ژوورێکدا کۆبۆتەوە. ئەنجا دەفەرمێت وجوعل مفتاحه حب الدنيا بزانە ئەی ئینسان کلیلی ئەو ژوورەیە بریتیە لە خۆشەویستی دنیا و گرنگیدان بە دنیا زیاد لە پێویست، بەڵام هەرچی خەیر و چاکە هەیە هەمووی لە ژوورێکدا کۆبۆتەوە کلیلەکەشی بریتیە لە دنیا بەکەم گرتن. ئەنجا ئەی ئینسان ئەوە واتە ئەگەر بێت و ئینسان زیاد لە پێویست گرنگی بە دنیا بدات هەرچی خراپە هەیە بەڕوویدا دەکرێتەوە، دەرگای شەڕ و خراپەی بەڕوودا دەکرێتەوە. ئەگەر ئینسانیش دنیا بەکەم بگرێت بە ئەندازەی خۆی تەماشای کات مانای وایە هەرچی چاکە هەیە بەڕووی ئەو کەسەیەدا دەکرێتەوە. بۆیە حەسەنی بەسڕی دەفەرمێت سوێن بە خوای پەروەردگار بەنو ئیسرائیلیەکان لە دوای ئەوەی کە خواپەرست بوون بەڵام تووشی بتپەرستی بوون بەهۆی چیەوە؟ بحبهم الدنيا بەهۆی خۆشەویستی دنیاوە، بەهۆی باوەشکردن بە دنیا، بەهۆی زیادە لە ئەندازە پێویست گرنگیدان بە دنیا و دڵخۆشکردن بە دنیا لە دوای ئەوەی کە خواپەرست بوون تووشی بتپەرستی بوون. بۆچی؟ چونکە ئینسان ئەگەر لە ڕاددە بەدر و زیاد لە پێویست دنیای خۆشویست دەبێتە بەندەی هەوا و هەوەسی، دەبێتە بەندەی دنیا، دەبێتە بەندەی ماڵ و سامان. ئەو هەموو حرام و ناخۆشی و ناڕەحەتیانەی کە ڕوو دەدەن زۆربەی هەرە زۆریان بەهۆی تموحی دنیاوەیە برام. دەیکەواتە بە ئەندازەی پێویست کار بۆ دنیا بکە. هەروەکو مەعدان کە یەکێکە لە زانایان دەفەرمێت اعمل للدنيا على قدر مكثك فيها بە ئەندازەی ئەوەی کە لە دنیادا دەمێنیەوە کاری بۆ بکە و بە ئەندازەی ئەوەی کە لە قیامەتێدا دەمێنیەوە کار بۆ قیامەتت بکە. ئەنجا ئەگەر ئینسان تەماشاکات دنیا لە چاو دواڕۆژ خوای گەورە دەفەرمێ مەتاع قەلیل شتێکی زۆر کەمە برام. دەیکەواتە هەر بە ئەندازەی ئەوەی کە ئینسان دەمێنێتەوە لە دنیادا دەبێت کار بۆ دنیای بکات. چوارەم لە هۆکارەکانی ساردبوونەوە لە دینداریدا بریتیە لە هاوڵی خراپ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ الرجل على دين خليله ئینسان لەسەر دین و بیر و باوەڕی هاوڕێیەکەیەتی. ئەنجا فلينظر أحدكم من يخالل تەماشاکە ئەی ئینسان بزانێت چه هاوڕێیەک بۆ خۆت هەڵدەبژێری. بۆیە گوتراوە ئەگەر دەتەوێت کەسێک بناسی تەماشای هاوڕێکانی بکە. ئەگەر بۆ ئەوەیە ئینسان کاریان تێبکە لە ڕووی چاکەوە و بەرەو دینداری ڕایان کێشێت ئەوە قەینا، بەڵام ئەگەر ئەو ئەتۆ ڕابکێشن و بەلای خۆت دابەرن ئەو کاتێ ئینسان لە دینداریدا سارد دەبێتەوە. سوفیانی سەوری دەفەرمێ هیچ شتێک بەقەد هاوڕێ کاریگەری لەسەر ئینسان نییە، بەلایانی چاکەدا و هەروەها بەلایانی خراپەدا. لوقمانی حەکیم کاتێک کە ئامۆژگاری کوڕەکەی دەکات پێی دەڵێت ئەی کوڕم بزانە هەر کەسێک هاوڕێیەتی ئینسانی خراپ کات بزانە سەلامەت نابێت. هەر کەسێکیش هاوڕێیەتی پیا و چاکان و ئینسانی باش بکە بزانە غەنیمەتی دەست دەکەوێت و سودمەند دەبێ و قازانجی دەست دەکەوێت. ئەنجا بزانە لوقمانی حەکیم ئەو پیاوە گەورە ئامۆژگاری کوڕەکەی دەکات، بەڵام بۆ ئێمەشە هەر کەسێک لەگەڵ ئینسانی خراپ و لەگەڵ ئینسانی بێدین دابێت لەگەڵ ئینسانێک دابێت کە دینی بەلاوە گرنگ نییە یاخۆت هاوڕێی بێت بێگومان کاری تێ دەکات، یان دەبێت ئەتۆ ئەو باشکەی یان نەتیجە ئەو ئەتۆ خراپ دەکات. خوا پەناماندات. بۆیە زانایان فەرموویانە الصاحب ساحب هاوڕێ ڕاکێشەرە، بەلای چاکەدا ڕاکێشەرە بەلای خراپەشدا ڕاکێشەرە. ئەگەر هاوڕێی هەر کەسێک بووی هەوڵدە بەلای چاکەدا ڕای بکێشی، بەڵام خۆت بپارێزە لە ئینسانی خراپ، چونکە ئینسانی خراپ ئینسان تووشی سارد بوونەوە دەکات لە دینداریدا. خوا پەناماندات. پێنجەمینیان لە هۆکارەکانی سارد بوونەوە لە دینداریدا بریتیە لە بەکەم تەماشاکردنی گوناه و تاوان، بریتیە لە حیساب نەکردن بۆ گوناه و تاوان، بریتیە لە بێفەرمانی خوای پەروەردگارکردن و گوێ پێنەدانی و ئیهمالکردنی. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات دەفەرمێت ئیاکم ومحقرات الذنوب ئامۆژگاریتان دەکەم ئامان گوناه بەکەم نەزان و بەکەمی سیر نەکەن، چونکە فإنهن يجتمعن على الرجل حتى يهلكنه
چونکە جاری وهەیە گوناه و تاوان ئەوەندە بەسەر ئینسانەوە کۆ دەبێتەوە ئینسان هێندە گوناه و تاوان دەکات تاوەکو خوا پەنەمەندا گوناه و تاوانەکانی لە ناوی دەبن جاری وهەیە ئینسان خۆی دەخەڵەتێنێت دەڵێ کاکە خۆ ئەو گوناهە گچکەیە قەیناکە کاکە ئەوش سونەتە گەر نەشیکە قەیناکە گوناهت ناگات ئەوش گوناهێکی گچکەیە کوڕ دەیڵە خوا لێمان خۆش دەبێت پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئامۆژگاریتان دەکەم گوناه بەکەم سەیر نەکەن چونکە ئەگەر گوناهی گچکەش بێت لەسەرت کۆبەوە دوایی بە هیلاکت دەبابرم خوای گەورە دەفەرمێت کەلا بەل ڕانە عەلا قولوبهم ما كانوا یەکسیبون ئینسان بەهۆی ئەو تاوان و گوناهانەی کە دەیکات دڵی ژەنگ و ژاری تاوان بەسەریدا کۆ دەبێتەوە و دەچێتە ناو دڵ و دەرونیەوە جا ئەنەس دەفەرمێت ئەو ژەنگ و ژاری تاوانە کە لە دڵی ئینساندا کۆ دەبێتەوە و ئینسان بە هیلاک دەبا بریتیە لە گوناهکردن لە دوای گوناه هەتاوەکو دڵی ئەو کەسەیە کوێر دەبێتەوە گوتراوە بە عەبدوڵڵای کوڕی مەسعود پیاوێک پێی گوتووە ناتوانم شەو نوێژ بکەم فەرموویەتی ئەوە گوناهەکانە دوای لێکردووی کە نەتوانی شەو نوێژ بکەی و شەو هەڵبستیەوە کە نەتوانی بۆ نوێژی بەیانی هەڵبستی بۆیە یەکێک لە زانایانی سەلەف دەفەرمێت ماوەی 40 ڕۆژ بێبەش بووم لە شەو نوێژکردن بەهۆی گوناهێکەوە کە تووشم بوو یەک گوناهم کرد مەڵێ یەک گوناهە مەڵێ قەیناکە گوناهێکی گچکەیە بەسەرتەوە کۆبنەوە بران بە هیلاکت دەبن و دڵ و دەروونت وێران دەکەن خوای گەورە دەفەرمێت وەنەضع المەوازین القسط ليوم القيامة لە ڕۆژی قیامەتێدا تەرازووێکی دادپەروەردا دەنەرێت فلا تظلم نفس شيئا هیچ کەسێک ستەمی لێ ناکرێت وإن كان مثقال حبة من خردل أتينا بها خوای گەورە دەفەرمێت ئەگەر گوناه و تاوانێک لە چاکە و لە خراپە ئینسان هەر شتێک کە بیکات بەقەد دەنکەتۆوێکی زۆر گچکە بێت بەڵکو بەقەد یەک مسقال زەڕەش بێت خوای گەورە دەفەرمێ ئەتەینا بیها لە ڕۆژی قیامەتێدا ئێمە دەیهێنینە بەردەمی ئەو کەسەی کە ئەو تاوانەی کردووە برام با یەک مسقال زەڕە لە چاکە و لە خراپە بیکەی دەیبینیەوە بەکەمی مەزانە چونکە هەر ئەوەندە دەزانی دەفتەری ئەعمالت پڕ بووە لە خراپە و دوایی بە هیلاک دەچێ ابن الجوزی دەفەرمێ ڕیوایەت کراوە لە ئیمامی عومەرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت کە قەولێکی زۆر گرنگە ئینسان لە بەرچاوی بگرێت دەفەرمێ ئیمامی عومەر فەرموویەتی تاوان و خراپە هەر چەندە گچکەش بێت بەڵام دەئا سەواری خراپ بە دوای خۆی دادێنێت یەک تاوانی گچکە دەکەی دەئا سەواری خراپ بە دوای خۆی دادێنێت بەکەمی مەزانە برام یەکەمیان هەر تاوانێک بکەی دەبێتە مایەی تووڕەبوونی خوای پەروەردگار دووهەمیان دەبێتە مایەی خۆشحاڵکردنی شەیطان سێمیان دەبێتە مایەی دوورکەوتنەوەمان لە بەهەشت چوارەمیان دەبێتە مایەی نزیک بوونەوەی ئینسان لە دۆزەخ خوا پەناماندات پێنجەمیان ئینسان جەستەی خۆی تووشی ئازار و ئەزیەت دەکات ئەو جەستەیە ئەمانەتە لەلات برام شەشەمیان ئینسان ئەو جەستەی خۆی پیس و ناشیرن دەکات بەهۆی گوناه و تاوانەوە حوتەمیان ئازاری ئەو فریشتانە دەدەین کە پارێزگاریمان لێ دەکەن ئەنجا هەشتەمیان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەزیەت دەدەین نوێمینیان ئاسمان و زەوی بەسەر خۆمانەوە دەکەینە شاهێد کە ئێمە بێ فەرمانی خوای پەروەردگارمان کردووە دەیەمینیشیان ئینسان ناپاکی بەرامبەر بە خەڵک و بەرامبەر بە خوای پەروەردگار ئەنجام دەدات بزانە یەک تاوان دەکەی هەر چەندە گچکەش بێت دەفەرمێ ئەو دەئا سەوارە خراپانە لە دوای خۆی بەجێ دێڵێت جا ئەی ئینسان بیر بکەوە و گوناه بەکەم مەزانە چونکە لە ئەنجامی گوناه بەکەم زانیندا ئینسان تووشی ساردبوونەوە دەبێت لە دینداریدا شەشەمین و کۆتاهەمین لە هۆکارەکانی ساردبوونەوە لە دینداریدا بریتین لە ئەو ڕاگەیەندنانە خراپانەی کە کۆمەڵگا وێران دەکەن کە ئینسانەکان لە خشتە دەبن ئەوانەی کە بانگەواز بۆ خراپەکاری دەکەن ئەوانەی کە هەرچی خراپەیە لە شاشەکانەوە پەخشی دەکەن بۆ ئەوەی خەڵک فاسید کەن و گەنج ئاگای لە خوای پەروەردگار نەمێنێ و خوای پەروەردگار نەناسێت بەڵام بەشێکیشی ئەوەیە گوێ پێنەدان و سەیکردنی هەندێک کەسە بۆ لایەنی دینداری گوێ نەدانە بە لایەنی دینداری چونکە بەڵێ ئەوانە هەن بەڵام خۆ ئینسان دەتوانی لە ماڵەکەیدا نەبن ئینسانی ئیماندار زۆر گەورەیە لە سایەی دینەکەیدا نابێ خۆی هیچکە کاتەوە بۆیە لە ڕاستیدا ئەو ڕاگەیەندنانەی کە کۆمەڵگا وێران دەکەن ئەوانیش هۆکارێکی ڕئیسی و سەرەکین
بۆ ئەوەی کە خەڵک لە دینداری سارد ببێتەوە، ئەوانەی کە کەسایەتی ئینسان لە شەهوەت و مادیەتدا بەرجەستە دەکەن، ئەوانەی کە دەیانەوەی ئینسان هەموو شتێکی لەبیر بێت تەنها خوای پەروەردگار نەبێت، ئەوانەی کە خەڵک گومڕا دەکەن و ڕێگای دین لە خەڵک بزر دەکەن و ون دەکەن، ئەوانە ئاگادار بن ئینسان لە دینداریدا سارد دەکەنەوە. بەڵام ئەوانە کە هەن ئینسان دەتوانێت لە ماڵەکەیدا نەبن، بەشێکی پەیوەندی بە ئێمەوە هەیە، بەشێکیشی پەیوەندی بەو خراپەیە هەیە کە لە دەوروبەرمان هەیە. با ئێمە خۆمان چاکەین بە دڵنیاییەوە ئەوەی کە هەیە کارمان تێناکات. بۆیە ئینسانی ئیماندار زۆر گەورەیە لە سایەی دینەکەیدا دەبێت خۆی گچکە نەکاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە یەکێک لە هاوڵانی فەرموو: لكن عند الله أنت غال. بزانە ئەی ئینسان، بەڵام ئەتۆ لە لای خوای پەروەردگار زۆر گەورەی، خۆت گچکە نەکەیەوە بەهۆی گوناه و تاوانەوە، سارد نەبیەوە لە دینداریتدا، چونکە دەگەیەوە بە خوای پەروەردگار و خوای گەورە چاکترین پاداشتی بۆ ئامادە کردووی برم. بۆیە باسی ئەو هۆکارانە دەکەین بۆ ئەوەی ئینسان خۆی بپارێزیت لەو هۆکارانەی کە ئینسان لە دینداریدا سارد دەکەنەوە. بە پشتیوانی خوای پەروەردگار لە داهاتوودا چارەسەری سارد بوونەوەش لە دینداریدا دەکەین بۆ ئەوەی ئینسان هەمیشە چالاک بێت لە کاروباری دنیا و لە کاروباری قیامەتیدا، بۆ ئەوەی ئینسان بێ ئاگانە بێت تاوەکو دەگاتەوە خوای پەروەردگار بە ڕوویەکی سپیەوە ئینسان بگاتەوە خوای پەروەردگاری خۆی. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن: یا ڕەبی خۆیە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی ئیمان لە دڵ و دەروونماندا نوێکەیەوە. یا ڕەبی خۆیە گیان وامان لێ بکەی هەمیشە هەست بە چاودێری تۆ بکەین و هەمیشە گرنگی بە دڵ و دەرونی خۆمان بدەین، هەمیشە ئیمانی خۆمان بپشکنین، ئەگەر کەم و کوڕیەکمان هەبێت چارەسەری بکەین. وامان لێ بکەی تووشی ساردبوونەوە نەبووین لە دینداریدا، وامان لێ بکەی هەمیشە چالاک بین لە کاروباری دینداریماندا. یا ڕەبی خۆیە بە ئیمانەوە بمانژێنی، یا ڕەبی خۆیە بە ئیمانەوە بمان مرێنی. جارێکی دیکە دەڵێن ئیمان لە دڵ و دەروونماندا نوێکەیەوە، ئەو هۆکارانە بەدەستەوە بگرین کە ئیمانمان نوێ دەکەنەوە. یا ڕەبی خۆیە گیان ئەتۆش تەوفیق و هیدایەتمان دەی، عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی لەسەر ئەو دینە پیرۆزە بمانژێنی و بمان مرێنی، لە ڕۆژی قیامەتیشدا لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی و هەمومان لە بەهەشتی پڕ ناز و نیعمەتی خۆتدا کۆبکەیەوە. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.